سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەگەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. میلیتاریزەکردنی شاری سنە و فڕینی هێلیکۆپتێر بەسەر شاردا، کۆبوونەوەی کەمەندامانی کوردستان و ئێران لە بەردەم بێزیستی، خۆپیشاندانی خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان، هێرشی بەکرێگیراوانی ڕەژیم بۆ سەر قوتابخانەیەک لە شاری کۆنارەک، چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی بوومە لەرزە لە ئەفغانستان و چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی شەڕ و پێکدادانی نێوان ئیسرائیل و حەماس. درێژەی هەواڵەکان. گوڵبارانکردنی شوێنی گیانبەختکردنی پەیمان منبەری لە شاری سنە. ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕەزبەر هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەختکردنی پەیمان منبەری لە ڕەوتی شۆڕشی ژینە. بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە و ژمارەیەک لە ئازادی خوازان شوێنی گیان لە دەستانی ئەو لاوەیان گوڵباران کرد. سێلاوی شۆڕشکێڕی خەڵکی سنە بناوەکانی پەیمان منبەری، محەممەد ئەمینی و داریوش عەلیزادە لە ڕێکەوتی 16 ڕەزبەری 1401 بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کرد. ڕۆژی یەکشەممە بنەماڵەی پەیمان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی سنە شوێنی گیانبەختکردنی ئەو لاوەیان گوڵباران کرد و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. میلیتاریزەکردنی شاری سنە و فڕینی هێلیکۆپتێر بەسەر شاردا. ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕەزبەر هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەختکردنی سێلاوی شۆڕشکێڕ بەناوەکانی پەیمان منبەری، داریوش عەلیزادە و محەممەد ئەمینی، هێزە ئەمنیەکان گۆڕستانی بەهەشت محەممەدیان میلیتاریزە کرد و ڕێگەیان نەدا خەڵک لەسەر مەزارەکانیان کۆ ببنەوە. بەپێی ئەو وێنە و ڤیددیویانەی بەدەستمان گەیشتووە، هێزە سەرکوتگەرەکانی ڕەژیمی گۆڕستانی بەهەشت محەممەدیان گەمارۆداوە و ڕێگە لە چوونە ژوورەوەی خەڵک دەگرن. چەند ڕۆژ لەوە پێش بانگەوازێک لەلایەن بنەماڵەی گیانبەختکردوواندا بڵاو کرایەوە و بڕیار بوو ڕۆژی یەکشەممە مەراسمێک بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان لە گۆڕستانی بەهەشت محەممەدی بەڕێوە بچێت، بەڵام هێزەکانی ڕەژیم لە شەقامەکانی شاردا جێگیر کران و هێلیکۆپتێرەکانی حکوومەت بەردەوام بەسەر شاردا سوڕانەوە تاکو و کەشوهەوای ترس بەسەر خەڵکدا زاڵ بکەن. کۆبوونەوەی کەمەندامانی کوردستان و ئێران لە بەردەم بێزیستی. ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕەزبەر کەمەندامان لە شارەکانی کوردستان و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کەم ئەندامان لە شارەکانی سنە، کرماشان، تاران، ئەردەبیل، ئیسفەهان، ئەهواز و چەند شاری دیکەی ئێران لە بەردەم ڕێکخراوی بێزیستی کۆبوونەوە و خوازیاری بایەخدان بە کێشە و گرفتەکانیان بوون. کەمەندامان لە ئاست ئەو یارمەتیەکەمەی لەلایەن دەوڵەتەوە تەرخان دەکرێت ناڕازین و وازیاری چوونەسەرەوەی موچە، دابینکردنی ئیمکاناتی بێهداشتی، ڕفاهی و پیشەیی بوو. خۆپیشاندانی خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. خانەنشینکراوانی تامین نیشتماعی ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕەزبەر لە چەند شاری ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەت خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە شارەکانی کوردستان ببورن لە شارەکانی کرماشان، ئەهواز، عەراک، شوش، شوشتەر، دەسفول و کەرخا لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت کۆبوونەوە. خانەنشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. جێگەی ئاماژەیە کە خانەنشینکراوانی فولادیش دژ بە دۆخی خراپی مەعیشەت لە بەردەم سندوقی خانەنشینی خۆپیشاندانیان کرد. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی بۆکان بە ناوی ئاسۆ کەریمی تەمەن 38 ساڵ لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ گوازراوەتەوە. بەپێی زانیاریەکان ئاسۆ کەریمی 20 ڕۆژ لەوە پێش لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە لە شاری بۆکان دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ گوازراوەتەوە. جێگەی ئاماژەیە کە هێشتا هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەی ئەو لاوە دەست بەسەر کراوە ڕوون نییە.
بانکهشتی فەرشید عەبدوڵڵاهی بۆ ئیتلاعاتی سنە. ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕەزبەر فەرشید عەبدوڵڵاهی باوکی هومەن عەبدوڵڵاهی لە گیانبەختکردووانی شۆڕشی ژینە لە شارۆچکەی حەسەناوای سنە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانکهێشت کرا. هومەن عەبدوڵڵاهی لاوی تەمەن 21 ساڵی خەڵکی شارۆچکەی حەسەناوای سنە لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. ڕۆژی یەکشەممە باوکی ئەو هەمیشە زیندووە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی بانکهێشتکرا، بەڵام هێشتا هۆکاری بانکهێشتی ڕوون نەکراوەتەوە. هێرشی بە کرێگیراوانی ڕژیم بۆ سەر قوتابخانەیەک لە شاری کۆنارک. بەیانی شەممە 15 مانگی ڕەزبەری 1402 بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر قوتابخانەیەکی شەوانە ڕۆژی لە شارستانی کۆنارک و معلمی مەدرسەکەیاندا بەرلێدان و ئەشکەنجە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش، هێزەکانی ڕژیم لە ناکاودا هێرشیان بردوۆتە سەر دەبیرستانی ئەلامەی تەباتەبایی لە شارستانی کۆنارک و وێڕای بێڕێزی بە معلم و قوتابیان، ئامێر و کەرەسەی نێو مەدرسەکەیان شکاندووە و معلمی مەدرسەکەیان لە پێشچاوی قوتابیان داوەتە بەرلێدان. دەست بەسەرکردنی منداڵێک لە شاری خاش. ڕۆژی هەینی 14 ڕەزبەری 1402 مێر منداڵێکی تەمەن 16 ساڵی خەڵکی خاش بە ناوی تالب شاهۆزی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ زیندانی زاهیدان ڕاگوێزرا. بە پێی ئەو راپۆرتە لە نێوان ڕۆژانی 7 و 8 ڕەزبەری 1402 بەلانیکەم 216 هاوڵاتی بەلوچ لە شارەکانی زاهیدان، خاش، میرجاوە و چابەهار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون کە ناسناوی 136 کەسیان ئاشکرا بووە و 41 کەسیان منداڵ. چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی بوومەلەرزە لە ئەفغانستان. بە دوای هاتنی بوومەلەرزەیەک بە بەهێزی 6 پلەی ڕیشتر لە ڕۆژاوای وڵاتی ئەفغانستان بە هەزاران کەس کوژرا و بریندار بوون و ڕێژەی قوربانیان بەردەوام لە زیادبووندایە. بە پێی راپۆرتەکان ناوەندی بوومەلەرزەیە ویلایەتی هەرات و بادغیاس بووە و 12 گوند و شارۆچکە بە تەواوی وێران بوون. بە پێی ئاماری تۆمارکراو لەلایەن حکوومەتی تاڵبانەوە تا بێستا زیاتر لە 2000 کەس گیانیان لەدەستاوە و 9000 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی دەستگا هەواڵنێریەکان دۆخی بێهداشتی، ڕفاهی و تەندروستی بوومەلەرزە لێدراوان زۆر خراپە و پێویستیان بە یارمەتی نێودەوڵەتی هەیە. دوا هەواڵ چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی شەڕ و پێکدادانی نێوان ئیسرائیل و حەماس. ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕەزبەر میدیاکانی ئیسرائیل ڕایانگەاند کە ئاماری کوژراوانی هێرشەکەی گروپی حەماس بۆ زیاتر لە 600 کەس بەرز بۆتەوە و 2000 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها ڕێژەی قوربانیان لە غەزەش بۆ 373 کەس هەڵکشاوە و ئاماری بریندارەکان گەیشتوەتە 2700 کەس. لە دووهەمین ڕۆژی شەڕ و پێکدادانی نێوان ئەرتەشی ئیسرائیل و چەکدارانی گروپی حەماس بەشێک لە شارۆچکە یەهودیە نشینەکان چۆڵ کراون و بۆ جارێکی دیکە لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە کۆنتڕۆڵ کراون، بەڵام شەڕ و پێکدادان لە شارۆچکەی سەدروت هێشتا درێژەی هەیە. لە باشووری لوبنان بوردمان و تۆپبارانی بنکەکانی حیزبوڵڵای لوبنان لەلایەن ئیسرائیلەوە بەردەوام و هێزەکانی ئەو گروپەش بە تۆپخانە و هاون وەڵامی هێرشی هێزەکانی ئیسرائیل دەدەنەوە. هەروەها پۆلیسی ئیسرائیل لە ناوچەیەکی نزیک سنووری غەزە زیاتر لە 240 تەرمی بەشداربووانی کۆنسرتێکی موزیکی دۆزەوێتەوە کە 3000 کەس تێیدا بەشدار بوون و چارەنووسی بەشێکیان نادیارە. بە پێی راپۆرتی میدیاکانی ئیسرائیل تانکەکانی ئەو وڵاتە لە سنووری غەزە و لوبنان جێگیر کراون و نەتانیاهۆ بڕیاری بارودۆخی جەنگی ڕاگەیاندووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا فەرمون بۆ دیتنی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆنار.